کە هاوڵاتێکی چەمچەماڵ تووشی ڤایرۆسەکە بووە و هەندێک جموجوڵش لە نێو مارکێت و شوێنێکی شتەکانی چەمچەماڵ هەبوو کە بەپێی زانەرەکان. ڕزگار زانەرەکان لە چەمچەماڵەوە چین، دۆخی چەمچەماڵ چۆنە؟ بەڵێ چیا دیارە دوایەوەی ئەمڕۆ هەرێک لە بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ هەر لەسەر لە ئێوارە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک پۆستێکی کرد کە داوای بەهاناوەچوونی کردو ئەوەی ڕاگەیان کە دۆخی چەمچەماڵ دۆخی تەندروستی چەمچەماڵ بەتایبەت لە ڕووی ڤایرۆسی کۆرۆناوە خەریکە لە دەست دەرچێت دۆخەکە لە دەستی ئەوانە دواتر بە چەند کاتژمێرە دوای و بڵاوکراوی بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ وەزارەتی تەندروستی ئاماری نوێی ڕاگەیان کە لە نێو توشبۆکان یەکێک لە توشبۆکان دانیشتووی چەمچەماڵە دیارە ئێمە وەکو وێنارتی پەیوەندیمان کرد بە بەرپرسانی تەندروستی سنوورەکەەوە نیگەرانی ئەوان لە تێکچوونی دۆخەکەەوە لە دەرچوونی دۆخەکە لەوەیە کە ئەو کەسێک کە هەڵگری ڤایرۆسەکەی کەسێکی کۆمەڵایەتیە کە گومانەکەن کەسێکی زۆر سەردانی ماڵیانی کردبێەوە بۆ خۆشی سەردانی زۆر شوێنی کردبێ بۆیە چاوەڕوانەکەن یاخود گومان و ترسیان لەوە هەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا کەسی زیاتر هەڵگری ڤایرۆسەکە بێ بۆیە لە ئێستادا ڕێوشۆنی تونیان گرتوۆتە بەرە گەرچی لەگەڵ ڕاگەیاندنی قەدەغات شۆ لە شارەکانی تر لە چەمچەماڵیشە باماشەوە قەدەغا بوو بەڵام چی ئەمنەمێ ئاماژە بۆ بکەم جگە لە ئەمڕۆ کە زانیاریەکان گەیشتبوون لای تەندروستی سنوورەکە کە حاڵەتی نوێ هەیە باڵگری ڤایرۆسەکە ڕۆژانی ڕابردوو تا ڕادەیە هاتوچۆکردنی ئۆتۆمبیل ئاسایی بووە تەنها ئەو ڕێگایانە قەدەغە کرابوون کە چوونە ناوەندی بازاڕی قەزاکە ڕێگاکانی تر ئاسایی بوون و جموجۆڵی هاتوچۆی ئۆتۆمبیل لە نێو گەڕەکەکان بە ئاماشەوە ئاسایی بوو و تەنانەت دوێنێش بۆی نەورۆزەوە کە وڵاتیان بۆ گەشت و سەیران ڕوانە ناوچەکانی دەرەوەی شارکرد بۆ ڕێگا سەرەکیەکانی دەرەوەی چەمچەماڵ چی بە ڕێگای چەمچەماڵ سەنگا و چەمچەماڵ شوان چەمچەماڵ قادرکەرەم هێندە ئۆتۆمبیلی تیابوو هێندە هاوڵاتی کە خۆی لە تۆڕە کۆمەڵاتەکان وێنە و ڤیدۆکانیان بەڵاو کردەوە بە ئاستەم ڕێگای هاتوچۆکردن هەبووە واتا بە کورتی ئەگەر بازەوە بکەم قەدەغەکردنی هاتوچۆ لە چەمچەماڵ تا ڕادەیە شتێکی ڕەمزی بۆ تاوەکو ئەمڕۆژ بە دیاریکراوێرە و ڕێگایانە قەدەغەکرابوون کە ئەچونەوە ناوەندی بازاری قەزاکامش جۆرێ لە نیگەرانی لای بەشە لە وڵاتیان دروست کردبوو کە بەرپرسانی لیژنەی ئەمنی و لیژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چەمچەماڵ کەم تەرخەمن و وەرداریان دابوو کە دۆخەکە لە چەمچەماڵ بەرەو مەترسی زیاتر ئەڕۆ ئەگەر بەرپرسانی داری قەزاکە نێنە سەرخەتەوە بۆ ئەمڕۆ حاڵەکاتێکی نوێ ڕاگەیەنراوە لە ئێستاشدا بە گوێرە و زانیاری ئێنارتی دەستی کەوتۆ دوو کەسی تر گومان لێکراون و چاوەڕوانی ئەنجامی پشتینەکانن کە لە سلێمانیان ڕاگەیاندنی ئەم کەسی چەمچەماڵ لە دوای هاوات کە لە هەفتەی ڕابردووشدا دوو هاوڵاتی تر یاخود دوو منداڵی تر کە لە ناحیەتەکەی کاکەمەندی سەر بە قەزای چەمچەماڵن وەزارەتی تەندروستیەوەی ڕاگەیاندن و کە هەڵگری ڤایرۆسەکەن واتە ئێستا لە سنووری قەزای چەمچەماڵ تەنها سێ هاوڵاتی هەڵگری ڤایرۆسەکەن بەڵام ئەو پێشتر ئاماژەم پێکرد تەندروستی چەمچەماڵ خەمی زیاتریان لەوەیە کە کەسی سێمیان کەسێکی کۆمەڵایەتیەوە بەرکەوتنی زۆرترە بۆ لەگەڵ زۆرترین چین و تۆژی جیاوازتردا لەسەر ئەو بابەتەی کە تۆش باست کرد تا ئێستا دۆخی بازار و بازاری میوەفرۆشەکان ئالووە بە جۆرەکان ئاساییەوە مارکێتەکانی ئاسایی ڕاگەیاندراوی قایمقامەتی قەزای چەمچەماڵی ژەوەی پشتڕاست کردەوە کە دیارە سەر لە ئێوارە بەشە لە وڵاتیان ترسیویان لە دروست بوو کە بنزین لە سنوورەکەدا نامێنێ قایمقامەتی قەزای چەمچەماڵ ڕاگەیاندراوی بەڵاو کردێتەوە کە بەهیچ شێوەیە بنزینخانەکاندا ناخرێن و بەڕووی سەرجەم شۆفێران ناکرێنەوە حاڵی حازری ساوی کە ئەو دیمەنانی کە لە منەوە دیارە بنزینخانەی لە ناحیە شۆڕشە بنزینخانەکە تا ئێستا کراوەتەوە کە ئێستا کاتژمێر 11 شەویش لایداوە و بە شێوەیەکی گشتی وەک ئەگەر بیبینن بەوەی دۆخەکەەوە تا ئێستا جموجۆڵی هاتوشۆش لەسەر شەقامە سەرەکیەکان هەر بەردەوامە بە جۆرە لە جۆرەکان دۆخەکە وەکو بەڕێوەبەری تەندروستی بە منی ڕاگەیان ترسیان تەنها لەوەیە لە ڕۆژانی ئایندەدا ئەو کەسانە بدۆزنەوە کە بەرکەوتیانە بۆ لەگەڵ ئەم کەسێکی ئەمڕۆ وەزارەتی تەندروستی ڕایگەیاند و دیارە هەمان درەنگ پێیان زانیوە بەڵام زانیاری زیاتری لەسەر نەدایە ئەو کەسە لە وڵاتانی دەرەوە هاتوونە ناوەڕێمی یاخودە لێرە توش بۆ جارێ هۆکاری توشبوونەکەی نازانن.